باس لە نوێترین و جیاوازترین کاری وە بەرهەمی هونەرمەندی لاو میر شەماڵەکەین کە نوێترین بەرهەمی خۆی بە ناوی کوردش کۆکتێل بڵاو کردوتەوە و میر هەمیشە بۆ ناسراوە کە ستایلێکی جیاواز و دابەشکردنی میوزیکێکی جیاواز و بەرهەمەکانی کە بە زیرەکی دەستکرد دروست دەکرێت بە تەواوەتی جیاوازە و چێژی لێ بینیت و حەز ئەەکەی هەر لە سەرەتاوە هەتاوەکو کۆتایی تەماشایکی ئەو نوێترین بەرهەمی خۆی چەند کاتژمێرێک لەمەوە پێش بڵاو کردوتەوە لەبەر ئەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ میرمان لە هەولێرەوە لەگەڵایە میر ئەم کاتەوە باش بێت و سڵاو لەبێت و بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەت پیرۆز بێت. سڵاو سەعان خان، زۆر سپاس و ئەم کاتەی تۆ باش و ئەم کاتی بینەرانیش باش. زۆر سپاس بۆ تۆش. کاک میر پێم بڵێ بیرۆکەی کوردش کۆکتێل چۆن لەدایک بوو؟ ئایا کوردش کۆکتێل پەیوەندی بە نۆستالژیای کوردی خۆمانەوە هەبوو یاخود بیرۆکەکە چۆن بوو؟ بیرۆکەکە من بۆ بیرۆکەی گەڕام بۆی گۆرانێکی نوێ بڵێم، حەزم لە چەند گۆرانێکی نوێ کرد و هەندێک لەو گۆرانیانە خۆشمەر لەگەڵی گەورە بووم. بیرم لێ کردو لە جیاتی یەک گۆرانی بڵێم بۆ بە یەک جار هەوڵێم هەموو گۆرانەکان بڵێمەوە، ینی ئایدێکی وام هەبێت کە بە یەک جار با بڵێن بیسی گۆرانی بڵێمەوە و لە ناو هاوڕەکانی خۆشماوە لە کوردەواری شانی ئەو شتە هەیە کە هەندێک کەس بۆ گاڵتە یان بۆ خۆشی گۆرانیەک تێکەڵەکە بیدایەتی گۆرانیەکەڵێ و دوای گۆرانێکی ترەڵێ لەوانەوە ئایدیەکانم وەرگرت و دوایش بۆ ڤیدۆکەی حەزم کرد هەر لە کلیپی هونەرمەندەکان بڵێن ئەو لەقتانە وەرگرم و بەکاریان بێنەوە. زۆر باشە، دەستە خۆش بە کاک میر، بێگومان بەردەوامە بین و پرسیاری دیکەمان ئامادەیە، بەڵام لە ئێستا بینەری بەرهەمی کوردش کۆکتێلە بین و دواتر بەردەوامە بین. کاک میر دەنگە خۆش بێ، دەستە خۆش بێ بۆ ئەم بەرهەمە جیاواز و ناوازەیە. ئەو بەرهەمانەی کە هەڵت بژاردوون بۆ نێو کوردش کۆکتێل ئایا تەنها ئەوانە بوت کە خۆت حەزت لێتی یاخود ئەوانەشن کە لە نێو خەڵکە ناوبانگێکی زۆریان هەیە و وەزوو بڵاو بوونەتەوە؟ زۆر سپاس ئاخان بۆ دەستخۆشێکت. من بەناو بەرهەمە کوردەکانە زۆر گەڕام. ئەم بەرهەمانی کە هەڵم بژاردووە ئەتوان بڵێم خۆم شخصیان حەزم لێیانە، هەمیان گۆرانی باشن و هەمووی هونەرمەندی بەتوانە و لێهاتوون. زیاتر هەوڵمە ئەو وێنانە وەرگرم کە ئاکشنێکی تیایان بتوانم بە جۆرێکی تر ئەو جارێکی تر ئەو چیرۆکە بجێڕمەوە و لەگەڵ ڤیدۆکەی خۆشمە هەم گونجاو بێت، بۆیە زیاتر ئەتوان بڵێم ئەو وێنانی کە بەکارمێناوە هەمووین بە تایبەتی هەڵبژاردووە. زۆر باشە، ئەیکەواتە شاری گۆرانەکانە چۆن هەڵەبژێریت؟ ئایا ئەو گۆرانیانن کە لە لای خۆت دڵخوازن یاخود ئەوانن کە لە ناو خەڵکە زۆر خۆشەویستن؟ ئەویش بە هەمان جۆر ئەتوان بڵێم هەندێک گۆرانی تایە کە لە ناو خەڵکە بەناوبانگن و دڵخوازی خەڵکن و هەندێک گۆرانیش تایە کە من خۆم حەزم لێیانە ینی جویان لێگرم و چۆنێتی تێکستەکەشم وا کرد هەموو گۆرانێک ئەو پارچەی کە بڵێن ناوبانگی هەیە ئەو نەپارچانم هێناو کۆمکردنەوە، دوایی ڕێکم خستن بەو جۆری کە هەوڵ بە مانایەکی لێوە بەرهەم بێت، هەرچەنە ماناکەی بازێ جار ئەگۆڕێت، بەڵام هەوڵێکی زۆر ماوە کە وا دایڕێژمەوە کە هەم لە شارێکی نوێ بچێت. بەڵام ئەم جاران جیاواز لە جارەکانی دیکە گۆرانی مناڵانیشە بەکارهێنا، ئەمەیان چۆن بوو؟ بڵێ پێشتر گۆرانی مناڵانم بەکارهێناوە، ئەم جارش تێکەڵی کوردش کۆکتێلە کردو ئەم جارەیان. بەڵێ گۆرانیەکی ئەفلام کارتۆنم بەکارهێنا پێم جوان بوو ئەگەر بتوانم لە کاتی ڤیدۆکلیپەکە ستایلی ڤیدۆکلیپەکە بە تەواوی بگۆڕم. ئەمە کارێکە پێشتر نەماندیوە، مەسەلەن ڤیدۆکلیپێک کە ڕاستی بێت و لە پڕ ببێتە ئەفلام کارتۆن یا بێتە شتێکی تر، حەزم کرد ئەوەش لە کلیپەکەمە هەبێت. دەستە خۆش بێ کاک میر، ئەوەی کە ئەیبینین لە نێو هەموو بەرهەمەکان تا لە نێو ڤیدۆکلیپەکاندا شیری دەستکردی AI بەکارهێناوە و بە شێوەیەک بەکاری ئەهێنی کە دواتر بڵێن ئەی دەستە خۆش بێ کاژیری دەستکردە بەکارهێناوە، چونکە شتی زۆر سەرنجڕاکێش لە نێو بەرهەمەکان تا بەکارهێنیت، کەواتە ژیری دەستکرد بۆ میر چییە وەچی لە ژیانی میر گۆڕیوە؟ دەستخۆش، ڕاستەکەی ژیری دەستکرد زۆر ئەتوان بڵێم شتێکی باشە لە ئێستایا کە کەسێکی وەکو من کە بێگومان من توانام نییە ئەو ڤیدۆکلیپە بەڕاستی وێنە بگرم، ینی هەم
بودجەیەکی زۆری و هەم کاتێکی زۆری ئەوێ کە من لە ماوەیەکی کەمە خۆم فێری ژیری دەستکرد کردو توانیمە ڤیدۆکلیپێکی بەو جۆرە بەرهەمهێنم و ئەو بڕەپارەی کە تێشێچێت زۆر کەمترە لەوەی کە ئەگەر بەڕاستی وێنەی بگریت تێچێت پێم وایە ژیری دەستکرد شتێکی زۆر باشە و حەزەکەم خەڵک زیاتر ئیسفادەی لێ وەرگێ بەڕاستی من بۆ خۆم زۆر ئیسفادەم لێ کردووە و بۆ کارەکانیشم وێنەکانیان لە 100% ژیری دەستکردن یانی هیچ وێنەیەکی تیانە کە بە کامێرە گیرابیان شتێک لە 100% ژیری دەستکردە و میوزیکەکانم خۆمم ینی گۆرانەکان خۆم ئەیانڵێم و میوزیکەکان و گیتار و شتەکان خۆم عزفیانەکەم. زۆر باشەکەوەتە ئێستا ئەچین لای بەرهەمێکی دیکە و کە ماوەی لەوە پێش بڵاو کردەوە و زۆر لە ناو خەڵکە دەنگیایەوە و زۆر خۆشەویست بوو بە ناوی دارادوو داریدی بەڵام بەرهەمێکی دەستگای میدیایی کورساتت بەکارهێنا لە خەوما بووم بە پاڵەوان بیرۆکەی ئەمەیان لە چێوە دروست بوو؟ ڕاستە ئەو حەزم کرد بۆ وشەیەکی زۆر دیاری یعنی دێڕێکی زۆر دیاری زمانی کوردی بەکاربێنم و گەڕاشم دارادوو داریدی زۆر ینی سەرنجی ڕاکێشام بۆیە بڕیارمە دارادوو داریدی بکەم بە گۆرانی و دواییش بەرهەمێکم بەکارهێنایەوە کە هی دەستگای میدیایی کورساتە گۆرانێکی مناڵانە و تێکستەکەیم زۆر بەلاوە جوان بوو و تێکستێکی وێنەیشی هەیە هەر لە تێکستەکەش وێنەکانم دروست کردووە ئەبەو جۆرە و کارم دروست کرد. کەواتە کاک میرمادەم باسی ئەو بەرهەمەمان کرد بابەیەک و لەگەڵ بینەرانە بینەرە بین. دووبارە دەنگ خۆش بێ دەستێ خۆش بێ کاگمیر بۆ ئەم بەرهەمە جوان و جیاوازە. کاگمیر چه هاوکارتە لە نووسینی تێکستەکانتە چونکە شتی زۆر سیر بەڵام زۆر جوان ئاوێتاکەی؟ زۆر سپاس تێکستەکانم خۆم دایان ئەڕێژمەوە تەواوی کارەکانم هەم لە میوزیک و هەم لە ڤیدۆ هەم لە تێکستەکان بە تەنیا خۆمەیکەم یعنی هەموو ئەوەی کە کرا و هەموو ئەیبینیت بە تەنیا کاری خۆمە تەنها ئەوە نەبێ ئەو تێکستانی کە وەرم گرتووە و کۆم کردوونەتەوە. زۆر باشە کاگمیر زۆر جارە وترێت ژیری دەستکردی AI هەستی مرۆڤەکان لە میوزیکە ناهێڵێت باشە تۆ چۆن هاوسەنگیەک ڕائەگریت لە نێوانەوەی کە تەکنەلۆژیا و هەستی هوەری خۆت لە ناو نەچێت؟ ڕاستە ژیری دەستکرد بڵێن تێبینی جیاوازی لەسەرەی هەچ کەس بە منزوری خۆی ئەتوانێت سەیری کات ئەتوانی ڕێبەیت ژیری دەستکرد کۆنتترۆڵت بکات یعنی ئەو هەچێکی پێوەتی تۆ پێی ڕازی بیدات ئەتوانی تۆ ژیری دەستکرد بکەیتە خزمەت هوەرەکەی خۆتەوە ئەوەی کە تۆ ئەتەوێت پێی بکەیت ئەو کاتە لە کۆتاییە ئایدیا و کۆنسپت و میلۆدیەکانی هی تۆیە و تۆ کار بە ژیری دەستکرد دەکەی وەکو کەرەستەیەک. زۆر باشە دەستە خۆش بە کاگمیر پەیامت بۆ ئەو گەنجانە چییە کە کەمتر گوێ لە گۆرانی کوردی ئەگرن چونکە تۆ هەم گۆرانی کوردیەکان بەکارێنیت و هەم لە ناوتەوەی بەرهەمەکان تا هەوڵی باسی کورد و کوردستان بکەیت بەڵام هەندێک گەنجمان هەیە کە گوێ لە گۆرانی کوردی ناگرن و تۆ شێوازەکەشت جیاوازە ینی زیاتر ئەچێتە نێو خەڵکیەوە نەک تەنها لە کوردستان بەڵکو لە دەروی کوردستانیش هەر زوو ئەچێتە ناو خەڵکەوە پەیامت چییە بۆ گەنجەکان؟ ڕاستە گوێگرتن لە زمانی لە میوزیکی زمانەکانی تر هەڵە نیە بێگومان شتێکی باشە و ئاشنابی بە ئایدیای جیاوازتر بەڵام ئێمە خۆمان کوردین و زمانی کوردی زۆر شیرینە و چەند گۆرانی و هوەری جیاواز و جوانمان هەیە و زمانی کوردی بەڕای من زۆر لە زمانەکانی جیهان بەهێزترە یەکێکە لە بەهێزترین زمانەکان و لە هەم لە ڕووی مۆسیقاوە و لە ڕووی تێکستەوە لە ڕووی میوزیکیشەوە ئێمە زۆر پێشکەوتوین ئەگەر بڕوانیتە میوزیکی شەرقی ئەوسەد ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینی زۆربەی ناوی مەقامەکان و فۆرمەکان کوردین لەمەوە تێدەکەی کە ئەوەی کورد بۆ میوزیکی کردووە بەڕاستی هیچ گەلێکی تر نەیتوانیوە بیکە. زۆر باشە دەستە خۆش بە کاگمیر کەواتە کار و پرۆژۆی داهاتووی میرچی ئەبێت ئایا لە ئێستاوە بەرهەمی ئامادەیە یاخود ئەوتە جارە ئەوە سێت هەتاکۆم بەرهەمێکێتە ناو خەڵکەوە دووبارە بەرهەمی دیکە دواتر بڵاوکاتەوە؟ لە ئێستا هیچی کەم ئامادە نییە بەڵام پێم وابێ هەتاکو مانگێکی ترەتوانم بەرهەمێکی نوێتر ساز بکەم. زۆر باشە دەستە خۆش بێت و دووبارە سەرکەوتوو بیت سپاس بۆ ئامادە بوونە بە هیوای سەرکەوتنی زیاتر. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ بەرنامەکە دەستە خۆش بێ.